ئەو مامەڵەی کە ئەمڕۆ ئەکرێ لە ١٩ حرامە ڕیبایە سووە و ئەم قسەیە من لەسەر بەرپرسیارەتی و بەرچاوڕوونیەوە ئەکەم و لەگەڵ زیاتر لە 200 سەرمایەداری ئەم وڵاتەیە بە خۆشەویستی بە ڕافاقەت بە گفتوگۆ و بە پرسیار و وەڵام پەیوەندیم هەیە زۆرینەیان کەوتونەتە ناو حرامەوە و لەسەر ئەساسی هەواییە لەسەر ئەساسی قەرزە کە قەرزتیایە دروست نییە دەست بەدەستیان نەکردووە کە دەست بەدەستیایە واجبە ڕەچاوی هیچ ئەحکامێکی شەرعی نەکراوە و ئەمەش زەرەر و زیان و قەبارەی زەرەر و زیانەکانی لە 170 بەرز کردوتەوە چونکە ئەگەر یعنی ئێستا ڕەنگە 50 تەن زیوی نەگەیشتووی فرۆشراو لەم بازاڕایە هەبێ ئەگەر لە بینی 50 تەن ینی 50,000 کیلۆ بێگومان ئێستا 5-6,000 کەس کێشەیان هەیە لەوەی دەمەقاڵاکەن و ئەم پرسیارانە سەری هەڵداوە لە دوێنێەوە من تا ئێستا دەوەج بە پرسیارم لێکراوە خوای گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين يعني خوا مەرجی ئیمانداری بەوە وەرگرتووە لە ڕیبا دوورکەوێتەوە ئەگەنا ئیمانەکەی پولێک ناکە فإن لم تفعلوا فأذنوا بحرب من الله ورسوله وإن تبتم فلكم رؤوس أموالكم لا تظلمون ولا تظلمون ئەگەر دەست کۆتا ناکە ئیتر ئیمانەکەی داناوە چۆتە مەعرەکەی شەڕ لەگەڵ خوا و پێغەمبەرە و ئەگەر دەستی کۆتا کرد خوا فەرمێ سەرمایەکەت بۆ خۆت زیادە لە کەس وەرناگریتەوە ئێستا ئەوانەی کە شەڕیانە لەسەرەوەی زێڕیان بەدەست نەگەیشتووە پارەیان داوە پارەیان وەرگرتووە زێڕیان نەداوە پارەدار پارەی خۆی ئەکەوێتەوە شەرع بۆی ئەمە قەزاوەت و حکمی شەرعی بێ بۆ ئەوانەی نزاعیان هەیە ئەوەی پارەی داوە و زێڕی بەدەست نەگەیشتووە پارەکەی خۆی ئەکەوێتەوە زێڕ و زیوەکە هی خاوەن زێڕ و زیوەکە